سەبارەت بەم بڕیارە و لە سەرم بابەتە ئێمە میوانداری بەڕێز شێرزاد فەتاحمان کردو کە بەڕێوەبەری پیشە و مڵکایەتیە لە بەڕێوەبەرایەتی گشتی باجەکان. بەڕێز شێرزاد بەخێر هاتی بۆ ستۆدیۆی هەواڵەکانی ئابووری لە کوردستان 24. جارانەمان بیست کە کەسێک تاوانێکیە کرد ئەدرایە دادگا دەرنەئەکەوت دواتریان وت ئەم کەسە پێویستە داواکراوە هەر کەسێک بیدۆزێتەوە ئەوەندە خەڵاتەکرێت. ئێستا ئەو کەسانی کە داهاتەکەیان شاردۆتەوە دیار نین خۆیانە ئەدزنەوە لە پێدانی باج، ئەمانش بە هەمان شێوە یاخود ئەبنە هۆیەوەی کە ئەگەر بدۆزرێنەوە خەڵات بۆ کەسە بدرێت. بەڵێ پێشەچی سلااو لە جەناوت و سلااو لە بینەرانی بەڕێز. بەڵێ دیاردەی خۆ دزینەوە لە باج دیاردەکە لە هەموو جیهان هەیە بەپێی زۆری و کەمی. لە هەرێمی کوردستانیش ئەو دیاردە زۆر بەربلاوە، خەڵکانێکی زۆر خۆیان لە باز دزیوەتەوە کە راپۆرتی دارایی خۆیان پێشکەش دەکەن بەشێک لەسەر چاوەی داهاتیان دەشارنەوە. بۆیە ئێمە یاسایەکمان هەیە، یاسای 113 ساڵی 82 بەپێی مادەی 45 لەو یاسایە هەر کەسێک هەر هاوڵاتیەک ئەگەر بێت و زانیاری دروست بداتە دەسەڵاتی دارایی کە ئەو بازدەرانە داهاتی خۆیان شاردیتەوە خەلات دەکرێن. باش ئەو یاسایە هەر لە کۆنەوە هەبووە حتا لە ساڵی 1985 لە بەغدا 1985 ڕێنماییەکی تایبەت دەرکرا کە ئەو کەسانەی هەواڵدەری نهێنی ئیغباری وەک مخبر سڕی بە عەرەبیەکەی زانیاری بۆ دەسەڵاتی دارایی دەینن جزءەک لەو زەریبەیەکەوە دەگیرێ وەک پاداش دەدرێتە. باشە ئەوە دیاری کراوە چەنە ئەو جزء یعنی یاخود ئەو بەشێکە وەکو خەڵاتە درێ؟ بەڵێ 15% لەو بازەی کە بەدەست دێ ڕێژەکەی مەبلەکە هەرچەند بێ 15% دەدرێتە هەواڵدەری نهێنی. باشە کەواتە لێرە خەڵک چۆن بزانێت کە کەسێک بڕێک پارەی باشی هەیە باجی لەسەرە و نەیاوە بۆ لە برۆی خەڵکی ئەمە زۆربەی فێری و کلتورەنە بۆ پارە لە بانک دانێ هەژمارێکی بانکی نییە قاسەی خۆی هەیە و لە ماڵەوە دایناوە. ئەمانە چۆن بزانرێەوە زۆر جار کۆمپانیەکانی ژوانیانی پارەکەی خۆیان ناخەنە سەر هەژمارێکی فەرمی لە ناو بانکەکانە لە ماڵەوە دایناوە کە نازانی سەرچاوەکەی چەنە نازانی سەرمایەکەی هەمووی چەنە. بەڵێ ئەمە زیاتر ئیش لەسەر ئەوەی دەکەین کەسێک کۆمپانیایەکی هەیە کە راپۆرتی خۆی پێشکەش دەکات جزءەک لە نەشاتی خۆی لە چالاکی خۆی لە دایرەی باز دەشارێتەوە. ئەو کەسی کە معلوماتی هەیە دێ ئاگدارمان دەکاتەوە بە نووسرا و یان بە شەفەهی دەرێتن ئەوە فلان کەس ئەو گرێبەستەی هەیە ئەو پرۆژەی هەیە یان ئەو چالاکی هەیە لە راپۆرتی خۆی باسی نەکردووە یان بەدەری نەخستووە. لەو حالەتەی دایرەی دەسەڵاتی دارایی بە دوواداچوون دەکات ئەگەر بێت و قسەکە ڕاست بێ ئەو کاتە بازی لەسەر دەچەسپێنی لەو بازێک کە لەسەری چەسپاوە لە کاتی دانی بازەکە پاش دانی بازەکە 15% بۆ هەواڵدەری نهێنی دەبێت. باشە چەند ڕۆژێکی دیکە یادی 4 ساڵی کابینەی نوێم دێتە پێشەوە ئێوە چیتان کردووە؟ ئایا لەم 4 ساڵەدا چۆن توانیوتانە باج بە شێوەیەکی تەواو کۆبکەنەوە و بیکەنە کللتورێک لە ناو خەڵکیەمەیە کە باجدان پێویستە بۆی کە داهاتێکی دیکە هەبێت بۆ حکوومەت و بتوانرێت بە شێوەیەکی باشتر دابش بکرێتەوە کە تەنها لایەنێک نەچێت پارەکانی کۆبکاتەوە و خۆی بدزێتەوە لە باج. کاتە بۆ ئەم یادە چیتان کردووە؟ بەڵێ ئێمە مەجموعەیەک چالاکیمان هەبووە لەو ماوەی 4 ساڵەیە کە گرنگترینیان پێشتر باج دەچەسپا بەپێی خەملاندن بوو، بەڵام ئێستا ئەو سیستەمە گۆڕاوە. چەسپاندنی باز بە تایبەتی لەسەر کۆمپانیایەکان بە گوێرەی ئەو میزانیەیە ئەو بودجەیە کە خۆی پێشکەشی دەکات. ئەگەر کۆمپانیا زەرەری کردبێ باجی لێوەرناگرێن، ئەگەر قازانجی کردبێ بە گوێرەی ئەو قازانجێکی خۆی پێشکەشی کردووە باجی لەسەر دەچەسپێ.
هەروەها مەجموعەیە چالاکی تریشمانە و کاری زۆرمان کردووە لەوانە کردنەوەی 2 خولی خەملاندن 3 خولی خەملاندن 2 خولی خەملاندن خولێکی پێگەیاندنی کادری زەریبە بۆ خوێندنەوەی بودجەی کۆمپانیاکان کە ئەوەش دەبێتە هۆی زیاتر کادر شارەزا بێ لە خوێندنەوەی بودجە و ئەگەر هاتوو کۆمپانیا بودجەی بەناڕێکی تەقدیم کردبوو بە شتی شارد بووە کادرمی پێشکەوتومان هەیە دەتوانن ئاشکرای بکەن ئەو کاتە سزای مادیش دەدرێت. باشە کاک شێرزاد ئێوە بەڕێستان سەرپەرشتیاری بەشێک لە کۆمپانیا گەورەکانن بۆچی ئەو کۆمپانیا گەورانە خۆیان لەوا دزنەوە بۆیە نایانەوێت ببن بۆی کە دوایی ئەترسن لەوەی ببن بە باجدەرێکی گەورە ئێوە چۆن مامەڵایان لەگەڵاکەن؟ کۆمپانیا گەورەکان تقریبا بەشێکی زۆریان میزانەکانیان ڕێک و پێکە لە بەرەوەی کۆمپانیای عالەمینە ناوبانجیان هەیە لەوانەیە لە ناو سیستەم چالاکیان دیاربی بەشێکی زۆریان خۆدزینەوەیان نییە بەڵام بەشێکی کەشیان خۆیان دەدزنەوە لە کاتی ئاشکرابوونی خۆدزینەوەکە ئێمە سزای مادی باشیان دەکەین کە جارێکی تر ئەو جارە راپۆرتیان پێشکەش کرد ناتوانن راپۆرتی ناڕاست پێشکەش بکەن لەژێر دەستان دەرناچن بەڵێ دەرناچێت باشە بەپێی داتاکانی وەزارەتی دارایی کە 20,000 کۆمپانیای ناوخۆیی و بیانی هەیە لە هەرێمی کوردستان ئایا پێدانی باج لە چه ئاستێکە لەم 20,000 تا چەند ئەم 20,000 پابەندن پێوەی؟ بەڵێ زۆر کەس هەیە کۆمپانیای دامەزراندووە بەس بۆ ناو بۆ ئۆفیسێک دەکاتەوە هیچ چالاکی نییە مەرج نییە ئەوە باز بداتن بەڵام بەشێکی زۆری لەو مەجموعەیە لەو 20,000 کۆمپانیایە بەشێکی زۆری بەشی هەرە زۆری تۆمارکراون لە باج ئەوانەی کە تۆمارکراون لە باج دەبێت ساڵانە لە ماوەی یاسایی بێن راپۆرتی خۆیان پێشکەش بکەن ئەگەر بێت و لە ماوەی یاساییەکەش لە 1 تا 36 ئەوە یاسا دایناوە ئەو ساڵ مانجشیان مۆلەت دانێ بۆیان درێژکردنەوە مەفروزە هەموو کۆمپانیەکان لەو ماوەیە بێن سەردان بکەن ئەوەی سەردان نەکاتن تووشی سزای محکەمە دەبێتن تووشی سزای مادیش دەبێتن. باشە شێوازی وەرگرتنی باج لە کۆندا بە شێوی تەخمینی بوو بەڵام ئێستا بە شێوی ساڵانەیە لیستی ساڵانەیە کابینەی نوێم تا چەند هاوکار بوو لەگەڵەوەی کە بتوانن بەشێکی باج کۆ بکەنەوە؟ بەڵێ کابینەی نوێم زۆر تاکید لەسەر ئەوە دەکاتەوە کە باج بە مەزازی نەبێتن باز بە گوێرەی پێوەرە جیهانیەکان بێتن ئێمەش ئەوە ماوەی 3 ساڵە تقریبان دەستمان پێکردەوە بەو ڕێگای ئەوە گەورە بازدەران هیچ گەورە بازدەران هەر لە پێشەوە پێشتریش هەر بە سیستەمی راپۆرت ئیشی دەکرد ئەو راپۆرتی بازدەر خۆی پێشکەشی دەکات ئیشمان لەسەر ئەو راپۆرتە کردووە بەڵام کۆمپانیایەکانی تر پێشتر کە بودجەیان دەهێنا تەمەشای بودجەمان نەدەکرد تەخمینمان دەکرد مەبلەغێک زەریبەمان بۆ دەچەسپان بەڵام ئەوە 2 ساڵ زیاتریشە ئێمە بە گوێرەی ئەو راپۆرتە باز دەسەسپێن لەبەرەوەی کادرمان پێگەیاندووە بەردەوامیشین لەکردنەوەی خول بۆ پێگەیاندنی کادری زیاتر باشە لە ماوەی ئەم 2 ساڵە یا چەندێک زیادی کردووە بە ڕێژەیەکی ئەوەندەی کۆتان کردوتەوە؟ بە ڕێژەی زۆر زیادی کردووە تقریباً زیاتر لە 50% 60% یعنی نیوەنی و زیادی کردووە؟ بەڵێ زیادی کردووە. سوودەکەی چۆن بۆ چی بووە؟ سوودەکەی هەر بڕێک پارەی باز وەرگیرێ لە بۆ ژێرخانی ئابووری وڵاتمانە دەچێتە خەزانەی گشتی و خەزانەی گشتی لە بۆ وڵات خەرجی دەکاتن چ بۆ موچە بێت چ بۆ پرۆژە بێتن خۆ ناچێتە خەزانێکی تایبەت دەچێتە خەزانەی دەوڵەت. دروستە بەڕێز شێرزاد ئەمە ئەم بڕیارەش کە ئەگەر هەر کەسێک بیشارێتەوە هەواڵدەرێک هەبێ لە سەریەوە خەڵاتەکرێ ئیتر حاڵی ڕەزیلەکان خراپە بێوە نیە؟ هەواڵدەریان لەسەر بێگومان و هەواڵدەریش ناوی بەنهێنی دەمێنێتەوە لە لای دەسەڵاتی دارایی بە هیچ شێوەیەک ناوی ئاشکرا نابێتن. ئەوەش بڕیارێکی باشە. بەڵێ بێگومان ئەو کەسەی کە دێ هەواڵمان دەداتێ ناوەکەی زۆر بەنهێنی لە بینی 2 کەسێکە زیاتر دەرناچێت. ئەوترەوە ڕەزیلەکانە بکە و نەخۆیان. بەڵێ بەڵام خەرجکردنی پاداشتەکە دەبێ پاش دانی بازەکە بێتن. ڕاست. ئەتا بازەکە نەدێ پارەکە خەرج ناکرێ و ماوەی 3 مانجیش پاش دانی بازەکە ئەگەر هەواڵدەرەکە نەهات بۆ بەدواداچن بۆ پاداشتەکەی حەقی دەسووتێت. دروستە.
بەڕێز شێرزاد فەتاح بەڕێوەبەری پیشە و موڵکایەتی لە بەڕێوەبەتی گشتی باجەکان لەگەڵ ماوەی زۆر سپاس.